خۆشببختانە دوای وەرگرتنی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بۆ وەرگرتنی سی فەرمانبەر لە بەڕێوەبەراتیەکەمان دوێنێ شەو کە ئەیکردە ئێوارەی شەممە ئیعلانمان کردووە دەرگامان کردووەتەوە بۆ ئەو پسپۆڕی کە داوامان کردووە لە پسپۆڕی جیاوازەکان تەبانەوەی کە وەکو پەیکەری ڕێخستنی بەڕێوەبەراتی گشتەکەمان پێویستمانە ئەو پسپۆڕیانەمان داوا کردووە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێت لە کۆتایی 5 ڕۆژەکە ئەم فۆرمە ئۆنلاینە دائەخرێت و پاشان تەواوی ئەو ناوانە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ و لە ڕێگەی سیستەمێکی کۆمپیوتەریەوە خاڵبەندیەکان جا ئەکرێتەوە و ئەو کەسانەی کە لە خاڵبەندی یەکەم و دووەم و سێهەمان چاوپێکەوتنیان لەگەڵ ئەکرێت بە شێوەی ڕوبەڕوو پاشان کەسی شایستە هەڵەبژێرێت ئەو فەرمانبەرانەی ئێمەوە ڕەزامەندێکمان باتوێتەوە سی فەرمانبەرە سی پسپۆری جیاوازە بە زۆری ئەندازیارین ئەتوانین بڵێن یەک لە سەرسیان ئەندازیاریە لەبەروی بەڕێوەبەراتی گشتیوە بەرهێنان خۆی ئەتوانین بڵین سڕف دائیرەیەکی ئەندازیاریە تەعاملە لەگەڵ پرۆژەکانە سییان ئەندازیاریەوە ئەوی کەی ئەو بابەتانەی ئەو پسپۆڕیانەیە کە بۆ پێکهێنانی هەر دائیرەیەک پێویستە وەکو ژمێریاری کارگێڕی ئابووری ئەندازیاری کشت و کاڵی کۆمپیوتەر ڕاگەاندن ئەو بابەتانی ترکە لە هەر دایرێکا پێویستە هەبێت.